با بینە دەرەوە لە یاریەکە وەرم با پێتان بڵێن موبایلە گەیمینگەکان بۆ ئەم ساڵ بە چه ئاستێک گەیشتون. ئەم موبایلی لە ژێر دەستمە یەکێکە لە باشترین موبایلەکان کە تاکو ئێستا بۆ یاری دەرچوبێتەوە نوێترین موبایلە. لەوان ئێستا پرسیار بکەن ئاخۆ بڵێن ئەمە چ موبایلێکە. ئەم موبایلە جارە پێتان ناڵێن بە هەندێک تایبەتمەندیتان پێ بڵێم و دواتە دەچینە باسکردنی گشت تایبەتمەندەکانی ئەم موبایلە. موبایلەکەمان لە بەشی پێشەوەدا خاوەنددارێتی لە ڕوونمایەکی تەخت دەکاتەوە، هیچ کامێرەیەک بوونی نییە. دواتر پێتان دەڵێن کامێرە سێلفیەکەی ئەم موبایلە لەکوێدایە و هەروەها خاوەنی دوو شانەی هەستیارە کە خێرایی شانەکانمان 520 هێرتزە و مۆدێکی تایبەت بە گەیمینگ کە لە ڕێگەی ئەم دوگمەوە دەتوانین بچێت مۆدێکی تایبەت بە یاریکردن و هەروەها لە بەشی پشتەوەماندا خاوەنددارێتی لە پانکەیەکی RGB دەکات یاخود پانکەیە کە دەتوانێت موبایلەکە سارد بکاتەوە کە لە خولەکێکدا 20,000 جار دەخولێتەوە و موبایلەکەمان لە بەشی پشتەوەدا شێوەڕوونەوە واجوانێکی لە ڕادەبەدەری داوا بە موبایلەکە. ئەم موبایلەشمان موبایلی ڕەد ماجیکی 8 پرۆیە کە نوێترین جۆری ڕەدماجیکە کە تاکوی ئێستا بەرهەم هاتووەوە لە ژێر دەستی ئێمەدا بۆ پێداچوونەوە. پاشکەمێکی تر دەچینە ناو باسکردنی گشت تایبەتمەندەکان و دەگەڕێنەوە لاتان. سلاوی خوای گەورەتان لێبێ. من مەنسوور باسم لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم بە پشتیوان بە خودای گەورە و پشتیوان بە ئێوەی خۆشەویست هاتینە وڵاتان بۆ باسکردنی موبایلێکی تایبەت و پێداچوونەوە بە موبایلێکی تایبەت کە ئەویش نوێترین موبایلی کۆمپانیای ڕەدمازیکە کە ڕەدمازیکی 8 پرۆیە. وەرم با پێداچوونەوەیەکی تەواو بەم موبایلە بکەین بزانین چ تایبەتمەندێکی ناوازەی لە خۆگرتووە. ئەگە سەرەتا لە دیزاینی موبایلەکەەوە دەست پێکەین و وەک خۆتان ئاشنانەوە یەکەم موبایلی گەیمینگە کە لە لێوارەکان یاخود لە لایەکانی شێوە تەختە و شێوەیەکی جوانی داوە بۆ موبایلەکە و هەروەها موبایلەکەشمان لە بەشی پێشەوەدا ڕوونماکەی تەختە بە هەمان شێوەی لایەکانی کە لە بەشی لاتەنیشت و پێشەوەیدا موبایلەکەمان تەختە کە ئەمەش بۆ یەکەم جارە لە موبایلە گەیمینگەکان بەدی دەکرێت و لە بەشی پێشەوەداگە ڕوونماکەمان بکەینەوە سیر بکەین هیچ کامێرەیەک نابینین یاخود کامێرەی سێلفیمان نییە. ئێستا لەوانەیە بپرسن ئاخۆ کامێرەی سێلفی ئەم موبایلە لەکوێدایە؟ ئەم کامێرەی سێلفی موبایلەکەمان لەژێر ڕوونمادایە و دواتریش دێنە سەر تایبەتمەندەکانی کامێرەی. ئەگەر بینە سەر بەشی لای ڕاستی موبایلەکەمان لە بەشی لای ڕاستدا خاوەنددارەتی لە دوو شانەی هەستیار دەکات کە تایبەتە بە یاریکردن کە خێرایی وەڵامدانەوەی شایانە هەستیارەکانمان 520 هێرتزە و هەروەها بوونی دوگمەی پاوەرە و مایکێکە و لەگەڵ ئەوەشدا دوگمەیەکی سوورمان هەیە کە تایبەتە بە یاریکردن لە ڕێگەی ئەم دوگمەوە دەچێتە دۆخی تایبەت بە یاریکردن کە کۆمەڵێک دۆخی ناوازەی تێدایە و خێراییەکی لە ڕاتەبەدەر دەدا بە موبایلەکە و لەسەرەوەی دوگمەی پاوەریشمان دەرچەیەکمان هەیە کە تایبەتە بە فڕەدانی هەواوە کە لە بەشی پشتەوەدا بوونی پانکەیەکی RGBە کە لە توانایدا 20,000 جار لە یەک خولەکدا بخولێتەوە کە بۆ ساردکردنەوەی موبایلەکە بەکاردێەوە دەرچەی فڕەدانی هەواکەشی کەوتۆتە لای ڕاست و لە بەشی سەرەوەدا خۆشحاڵانە بوونی دەرچەی هێدفۆن جاکە کە بە UX خۆمان ناسراوە و هەروەها مایکێکی تر بوونی هەیە و بڵندگۆیەک بوونی هەیە و لە بەشی لای چەپی موبایلەکەمان بە هەمان شێوە دەرچەیەکی ترمانەیە کە ئەمە شەر بۆ فڕەدانی هەوا بەکاردێت و وا دەکات کە گەرمی لە ڕادەبەدری موبایلەکە کە لە کاتی ئەرکە قورسەکاندا کاتی بوونی پانکە و یاخود هەڵبوونی پانکەکە گەرمێکە فڕەداتە دەرەوە بەمەش وا دەکات موبایلەکە لە بەرزترین ئازدا بمێنێتەوە موبایلەکەمان گەرم نەبێت و دوگمەی سەوت زیادکردن و کەمکردنیشمان هەیە. ئەگەر بینە سەر ژێرەوەی موبایلەکان بوونی دەرچەی سیم کارتە و هەروەها مایکێکی تر بوونی هەیە کە بەم مایکیان دەبێتە 3 دانە مایک واتە موبایلەکەمان خاوەنددارەتی لە 3 دانە مایک دەکات و دەرچەی بارگایی بوونەوەی شێوەی تایپسیمان هەیە و هەروەها بڵندگۆیەکیشمان هەیە کە موبایلەکەمان بە خۆشحاڵیەوە خاوەنددارەتی لە دوانە بڵندگۆ دەکات بە تایبەتمەندی DTSC Ultra و موبایلەکەمان ئەوەی جێگەی باسە کێشەکەی تەنیا 228 گرامە و ئەستوریەکەشی 8.9 ملیمە و لە بەشی پشتەوەشدا خاوەنددارەتی لە 3 دانە کامێرا دەکات کە لە سەرەوە یەک جێگیرکراون و کەوتۆتە ناوەڕاست و ئەم وەشانی لە بەردەستی ئێمە هەیە وەشانی
ترانسپارنت ئیدیشنەواتە شەفافەکەیە و پڕوونەکەیە کە ئەم وەشانەشیان لە هەمویان لە ڕووی نرخەوە گرانترەوە لە ڕووی جوانیشەوە جوانێکی لە ڕادە بەدەری داوە بە مۆبایلەکە. ئەگەر ئێستا بینە سەرباسی ڕۆنمای مۆبایلەکەمان بەڕاستی ئافرین بۆ کۆمپانیای ڕێدمازی کە ئەم هەموو تایبەتمەندی لە ساڵی 2023دا لە ڕۆنمای ئەم مۆبایلەدا جێ کردوتەوە. ڕۆنمای مۆبایلەکەمان وەکو پێشتری ئاماژەمان پێدا لە بەشی پێشەوەدا شێوە تەختەوە قەبارەکەی 6.8 ئینجە لە جۆری ئەمۆلیت بە ڕوونی فول HD+ و هەروەها بە خێرایی 120 هێرتز و توانای وەڵامدانەوەی سەری 5960 هێرتزە. ئەگە سەرنج بدەن نەوەکانی پێشخۆ یاخود بڵێنەوەی ساڵی ڕابردوو توانای هێرتزی ڕوونماکەمان یاخود خێرایی ڕوونماکەمان 165 هێرتز بوو، بەڵام دیارە کۆمپانیای ڕێدمازیک پێی باش بوو ئەم ساڵ ڕوونمایەکی 120 هێرتز بەکار بهێنێت بۆ ئەوەی تێچووی ڕوونماکەمان کەم بێتەوە و هەروەها لە ڕووی نرخیشەوە بەرز نەبێتەوە، لەبەر ئەوەی مۆبایلەکەمان لە بەشی پێشەوەدا خاوەندارێتی لە کامێرایەکی ژێر ڕوونما دەکات بە ڕوونی 16 مێگاپیکسل. هەموو تایبەتمەندیانی باسمان کرد بۆ ڕوونمای ئەم مۆبایلە بەزنین. کۆمەڵێک تایبەتمەندی ترماونوێرم با باسییان کەین. ڕوونمای مۆبایلەکەمان خاوەندارێتی لە 1 ملیار ڕەنگ دەکات و هەروەها ڕۆشنایی ڕوونمای مۆبایلەکەمان لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژدا دەگاتە 1400 نیتس و هەروەها مۆبایلەکەمان لە کاتی یاریکردن یاخود بڵێن لە یاری PUBG مۆبایل خاوەندارەتی لە بژاردەی 90 FPS دەکات کە ئەمە یەکێکە لە تایبەتمەندیە هەرە گرنگەکانی هەوادارانی یاری PUBG کە بەردەوام بەدوای ئەو مۆبایلانەوەن کە خاوەندارەتی لە بژاردەی 90 FPS دەکات و هەروەها مۆبایلەکەمان لە ڕووی بەکارهێنانەوە زۆر نەرمە و هەروەها توانایەکی زۆر باش پێشکەش دەکات کە ئەمەش یەکێک لەو هۆکارانەی کە وای کردووە ئەم ڕوونمایە ئەم توانایە یاخود بڵێن ئەم ئاستە باشە پێشکەش بکات ڕووکارەکەیەتی کارڕووکارێکی تەواو پێشکەوتوو لەسەرەوە ڕووکارێکی تایبەت بە کۆمپانیای ڕێدماجیکە کە لە ڕووی بەکارهێنانەوە زۆر سادەی کردووە و وای کردووە کە مۆبایلەکەمان هەم لە ڕووی بەکارهێنانی ڕوونماوە هەم لە ڕووی بەکارهێنانی سیستەمەوە زۆر خێرابێت و ڕوونماکەمان لە بەشی پێشەوەدا پارێزراوە بە چینی گۆرەلا گلاسی نەوەی پێنجەم کە دژە ڕوشانە و پارێزگاری لە مۆبایلەکە دەکاتە ئاستێکی باش لە کاتی کەوتن بۆ ئەوەی نەشتێت. هەرچی دەربارەی چارەسەرکەری ئەم مۆبایلەمانە یەکێک لە نوێترین و بەهێزترین چارەسەرکەرەکانی کۆمپانیای کوالکۆم بەکاردەهێنێت و لە بەشی پشتۆشدا لۆگۆی چارەسەرکەرەکە دەبینن کە چارەسەرکەری سنابدراگۆنی 8.92 کە لەسەر 4 نانۆمەتر بناغە کراوە و یەکەی ڕێخەری گرافیکەکەشی ئەدرینۆ 740 و نوێترین جۆری ڕام لەسەر ئەم مۆبایلە بەکار هاتووە کە جۆری LPDDR5X و قەبارەی ڕامەکەشی 16 گیگابایتە و بیرگەکەشی UFS 4.0 و هەروەها بیرگەکەشی 512 گیگابایتە و مۆبایلەکەمە خاوەندارێتی لە 2 توێژاڵی ساردکەرەوە دەکات کە لە نێو مۆبایلەکەدا جێگیر کراوەکەن لە نەوەی 11 هەمەوە لە پاڵەمانشدا خاوەندارێتی لە پانکەیەک دەکات کە هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی مۆبایلەکە لە بەرزترین ئازدا نزمترین پلەی گەرمی تۆمار بکات کە ئەمەش توانایەکی لە ڕادە بەدەر دەدا بە مۆبایلەکە لەو کاتانێک کە تۆ لە ناو یاریکردنی یاخود زۆرترین ئەرچی قورس بە مۆبایلەکە ئەنجام دەدەیت و بە کاری دەهێنیت و مۆبایلەکەمان لە پێگەی ئەنتوتو توانیویەتی 1,320,000 خاڵ کۆبکاتەوە و مۆبایلەکە لە ڕووی بەکارهێنانەوە ئێمە تێستمان کردووە و هەروەها یاریشمان پێ کردووە کۆمەڵێک تایبەتمەندی گرنگ لە نێو مۆدی یاریکردنەوە لە کاتی یاریکردن لە نێو سیستەمەکەیدا بوونی هەیە و توانایەکی بەرز و ئاستێکی باش لە ڕووی یاریکردنەوە پێشکەش دەکات. باسەکە هاتوتەوە سەرباسی پاتری لەوانەیە زۆرتان پرسیار بکەن ئایا پاترێک لەسەر ئەم مۆبایلە بەکارهاتەوە قەبارەکەی چەند ملی ئەمپێرە. جیاواز لە نەوەکانی پێشخۆی و لە ساڵانی ڕابردوو کە نەوەکانی ڕێدمازیکمان دەبینی پاتریەکانیان لە نێوان 4500 بۆ 5000 ملی ئەمپێر بوو، بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ توانی قەباری پاترێکی بەرز کاتەوە بۆ دوودانە پاتری 3000 ملی ئەمپێری کە دەکاتە 6000 ملی ئەمپێر و لە ڕووی بەکارهێنانەوە ئەم قەبارەیە بەڕاستی قەبارەیەکی گەورەیە. ئەمە ژوای کرد کە بێتە ئاستی مۆبایلە گەیمینگەکان یاخود مۆبایلەکانی تایبەت بە یاریکردنی کۆمپانیەکانی ترەوە و بتوانێت ڕکابەری کۆمپانیەکانی تری وەکو کۆمپانیای ڕۆکفۆن و هەروە کۆمپانیای لینۆڤۆ کە لە مۆبایلەکانی لیجن خاوەندارێتی لە پاتری 6000 ملی ئەمپێری دەکەن و ئەم ساڵیش لەسەر ڕێدماجیک پاترێکی 6000 ملی ئەمپێری دەبینین و بۆ بەکارهێنان دەتوانێت بۆ ماوەیەکی مەودا زۆر خۆی بگرێت و بۆ بەکارهێنانی ڕۆژانەوە بۆ کاتی یاریکردنیش کە ئێمە بەکارمان هێناوە دەتوانێت بۆ مەودایەکی زۆر بتوانانی یاری پێ بکەیت و ئاستی درەنگتردا بەزێت کە ئەمەش بە بەراورد بنەوەکانی پێشخۆی 1000
پێشخراوە وا لە ڕووی بارگاویکردنەوە مۆبایلەکەمە خاوەندارێتی لە بارگاویکەرەوەیەکی 65 وات دەکات بۆ جۆری جیهانی و هەروەها جۆری چینیەکەشی خاوەندارێتی لە بارگاویکەرەوەیەکی 80 وات دەکات. بامە بخینە ولاوە بینە سەرباسی کامێرای مۆبایلەکەمان لە بەشی پشتەوەدا مۆبایلەکەمان خاوەندارەتی لە سیانە کامێرا دەکات کە سەرچێکەی 50 مێگاپیکسلە بە هەستەوەری کۆمپانیای سامسۆنگ کە GN5 و بە قەبارەی پیکسلی 1 مایکرۆمەتر کە لە بەراورد بە نەوەکانی پێشخۆی تواناکەی زۆر پێشخراوە و دەتوانێت ئاستێکی زۆر باش پێشکەش بکات و کامێرای دووەممان جۆری گۆشە فراوانە بەڕوونی 8 مێگاپیکسل بە پێوانی 120 پلا و کامێرای سێمیشمان بەڕوونی 2 مێگاپیکسلە بۆ وێنەی ماکرۆ بۆ ئەو وێنانەی کە وردن و بۆ تەنی ورد بە کاردێت و لە ڕووی گرتە ڤیددیۆوە مۆبایلەکەمان لە بەشی پشتەوەدا دەتوانێت گرتە ڤیددیۆ تۆمات بکات بەڕوونی 8K بە 30 فریم لە چرکەیەکدا و باڕوونی 4K و 6 فریم لە چرکەیەکدا و لە بەشی پێشەوەشدا مۆبایلەکەمان خاوەندارێتی لە کامێرایەک دەکات بەڕوونی 16 مێگاپیکسل و لە ناوەڕاستی ڕوونماکە لە ژێر ڕوونما جێگیر کراوە کە دەتوانین بڵێن توانایەکی باش پێشکەش دەکات نابێت ئەو کامێرانەی کە لەسەرەوەی ڕوونمانە و بۆ زانیاریتان ئەو کامێرانەی دەکەونە ژێر ڕوونما تۆزێک هێشتا ئاستیان ماوە بگاتە و ئاستەی کە تەواو پێرفێکرد بن بەڵام ئێستا دەتوانین وێنەیەک لێرە بگرین و بۆ تێزدای بنین کە بزانین چۆنە. وێنەکە دەتوانین بڵێن خراپ نییە بەڵام هێشتا ماوێتی لە ڕووی کامێرە ژێڕوونماوە ئاستی کامێرەکان پێش بخرێت و توانای گرتە ڤیددیۆ تۆمارکردنی هەیە کامێرای پێشەوە بەڕوونی 1080p و 30 فریم لە چرکەیەکدا وە لە ڕووی سیستەمەوە مۆبایلەکەمان خاوەندارێتی لە ڕووکاری ماجیگۆیەسی حوتەم دەکات کە نوێترین ڕووکاری کۆمپانیای ڕێد ماجیکەوە بنچینە کراوە لەسەر ئەندرۆیدی 13 ئەوەی من تێبینیم کرد لەم ڕووکارە بەراورد بە ڕووکارەکانی پێشووتری ئەم ڕووکارە زۆر سادە کراوە و هەروەها زۆرێک لەو تایبەتمەندیانەی کە لە ڕووکاری مۆبایلی کۆمپانیەکاندا هەن سادەتر کراوە و زۆربەی تایبەتمەندەکانی لێ فرەدراوە و بۆ ئەوەی ڕووکارەکە بەرزترین ئاست و باشترین ئاست پێشکەش بکات کە ئەمەش لە کاتی بەکارهێنان نەرمیەکی زۆر باشی هەیە و خێرایە لە کاتی وەڵامدانەوەی هەر فەرمانێک کە پێی ئەنجام دەدەیت یاخود هەر کردارێک کە پێی ئەنجام دەدەیت و بەڕاستی دەستخۆش بە کۆمپانیای ڕێد ماجیک کە توانیویەتی ڕووکارێکی تەواو سادە لە مۆبایلە گەیمینگە بەردەست بخات کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کۆمپانیای ڕێد ماجیک دەیەوێت ئاستێکی باش لە ڕووی گەیمینگ پێشکەش بە هەوادارانی بکات و پێشکەش بەو کەسانە بکات کە هەواداری یاریکردنن و هەروەها مۆبایلەکەمان لە ڕووی نرخەوە نرخێکی دەتوانین بڵێن تا ڕادەیە گرانی هەیە و مۆبایلە تایبەت کراوە بۆ ئەو کەسانەی کە گرنگێکی زۆر بە یاریکردن دەدەن و مۆبایلن بۆچوونی من نەکراوە بۆ ئەو کەسانی کە یاری ناکەن و بیکردن و بەکاری بهێنن من ئامۆژگاریتان دەکەم هەر کەسێک یاری ناکات یاخۆ بڵێن تۆزێکیش یاری دەکات خۆی بەدوور بگرێت لە کڕنی ئەم مۆبایلەوە ئەو کەسانی زۆر یاری دەکەن و گرنگێکی زۆر بە یاریکردن دەدەن بەڕاستی مۆبایلێکی ناوازەیە بۆ یاریکردن و مۆبایلێکی پێرفێکتە بۆ یاریکردن بۆیە دەتوانین بڵێن ئەوەی بۆچوونی ئێمە بوو لەسەر ئەم مۆبایلە و ئیدی خۆتان ئازادن چ مۆبایلێک لە ڕووی گەیمینگ یاخود لە ڕووی بەکارهێنانی ئاساییەوە دەکڕن نرخی مۆبایلەکەشمان بۆ ئەم جۆرەیان کە ترانسپارنت ئیدیشنە لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ ڕامی 16 گیگابایت و هەروەها بیرگەی 512 گیگابایت لە نێوان 800 بۆ 820 دلاری ئەمریکیە کە نرخێکی دەتوانم بڵێن بۆ مۆبایلە یاریەکان نرخێکی بەرزە بەڵام لە ڕووی ئەو هەموو تایبەتمەندی کە لەم مۆبایلەدا هەیە دەتوانین بڵێن کە شانی ئەو نرخەیە کە هەیبێت و ئەم مۆبایلە دەتوانن لە شوێنی ڕێکارفۆن بەدەست بهێنن و ئێستاش ناونیشان و ژمارە تەلەفۆنی ئەم شوێنە دەخینە ڕوو لە خوارەوە بۆ ئەوەی بتوانن سەردانی بکەن و زۆربەی ئەو مۆبایلانی کە تایبەتن بە یاریکردن جگە لە ڕێد ماجیک بەدەست بهێنن و لێردا ئێمە هاتینە کۆتایی ڤیدیۆکەمان هیچمان نەماوە بۆتن تەنیاوەندە دەتوانین بڵێن کە سبسکرایبی چەناڵەکەمان بکە و هەروەها لایکی ڤیدیۆکانمان بکە و ڤیدیۆکانمان شێر بکە بۆ ئەوی زۆرترین کەس سوودی لێ ببینێت تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ